لە دوای ساڵی 2014ەوە هەواڵی هاتنی موچە بووە بە هەواڵی بە پەلەی دەستگاکانی ڕاگەیاندن. بەرپرسانی حکومیش بە بەڵێنە بەردەوامەکانیان تەنها کاتیان بە فیڕۆدا. ئەوە تا سەرۆکی ئەنجومەنی وەزیران 2 ساڵ بەر لە ئێستا دەڵێت لە هەوڵی ئەوەدان دواکەوتنی موچە نەمێنێت و چیتر هەواڵی داباشکردنی موچە بڵاو نەکرێتەوە. هەوڵی ئێمە ئەوەیە ئێمە بتوانین بەڕاستی تەخیر لە موچە نەبێ بە کوردیەکەی ئەم بابەتە نەبێتە خەبەر هەموو ڕۆژێ های موچە هات های مژدە موچە هات ئێمە دەبێت لەم مەسەلە کۆتایی کرد. من تەسەور دەکەم ئێمە احتیمالە لە مانگی 6 و 7 نەگەینە ئەو حەدە. لە دوای ئەو لە دوانەی سەرۆکی حکومەت چەندین ساڵ و مانگی تر تێپەڕی، بەڵام لە جێگەی باشکردنی دۆخەکە ئێستا زۆر لە پێش ساڵی 2015 خراپتر بووە. خۆپشاندان و ناڕەزایی، بایکۆت و گردبوونەوە هیچ کامێکیان نەیانتوانی حکومەت بخەنە ژێربار. ناچار مامۆستایان ڕویان لە بەغدا کرد، بەڵام بەغداش بیان و دەهێنێتەوە پێ ناچێت بەم نزیکانە موچەدا بەش بکات. ئێستا مامۆستایان لە دوای کۆتایی هاتنی وەرزی یەکەمی خوێندنی ئەم ساڵ بڕیاریان داوە ئیتر بە بەڵێنەکانی حکومەت دڵی خۆیان خۆش نەکەن تا موچەی تەواو بێ پاشەکەوتیان پێ نەدرێت بڕیاری بایکۆن ناشکێن و ناگەڕێنەوە نێو هۆڵەکانی خوێندن. ئێمە وەکو مامۆستایان لەسەر ئەو بایکۆتە بەردەوام دەبین تاوەکو ژیانێکی شایستە بۆ مامۆستا دابین نەکرێت. ئیتر حکومەت ئایا لە ڕێ عەبادیەوە دابینیە کاتیان خۆی هەڵەسێ بە و ئەرکە ئێمە هەر بڕیارێکە دامانە و تازە ناچینەوە هۆڵەکانی خوێندنجارێکی تر. بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی سلێمانی بڕیاری داوە سبەی کۆبوونەوەیەک لەسەر ئاستی پەروەردەکانی سلێمانی ئەنجام بدات و نوێنەری حیزبەکانیش بەشدار بن. مامۆستایانیش ڕەتی دەکەنەوە دەستی حیزب بخرێتە نێو کەرتی پەروەردە، بۆیە بڕیاریان داوە مامۆستایان بایکۆن نەشکێن و سبەی خۆپشاندان ئەنجام بدەن. مەرجەکانمان بۆ گەڕانەوە بۆ هۆڵەکانی خوێندن ئەوەیە کە چارەسەری کێشەی موچەی مامۆستایان بکرێ بە شێوەیەکی گشتی، چونکە مامۆستا لە ڕووی دەرونیەوە ئەگەر لە دۆخێکی زۆر باشانە بێ ناتوانێت ئەو پەروەردە و ئەو زانستەی کە پێیەتی بیگەێنێ بە خوێندکارەکانی وە پەروەردە تووشی شەلە لەبێ. خۆ پیشاندانی سبێنێ ئەگەرێکی زۆر هەیە لە ئەگەری کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان و بەڕێوەبەری پەروەردەکان لە پەروەردەی گشتێکە احتیمال هەیە لە پەروەردەی ڕۆژاوە بەرەوەی بڕۆین ویان بۆ ئەو شوێنی کە کۆبوونەوەکانی لێکرێ بۆی کە پەیامێکیان بینێ کە چی دی مامۆستا مڵکی حیزب نییە، مامۆستا مڵکی کۆمەلگایە. ئێستا دڵگەرمی مامۆستایان بەندە بەو موچەی کە بەغدا بڕیارە بۆ هەردوو وەزارەتی پەروەردە و تەندروستی بینێرێت. بەڵام سەرۆک وەزیرانی عێراق لە کۆبوونەوەی لەگەڵ پەرلەمانتارانی کورد ڕایگەیاندووە تا پێداچوونەوە نەکرێت لە لیستی موچەی ناوی فەرمانبەرانی ئەو دوو وەزارەتە. بەم جۆرەی ئێستا ناتوانن موچەدا بەش بکەن. مەرجی مامۆستایانیش بۆ گەڕانەوە تەنها موچەی بێ پاشەکەوتە. ڕامیا عوسمان، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.